ئەمە پاژماوەی کۆشکی وەسمان پاشای جاف و عادیلە خانمە لە هەڵەبجە لە سەرەتای سەدەی بیستەمدا بڕیارە چارەنووسازەکانی ناوچەکە لێرە دەرچوون. شاکارێکی تەلارسازی لەسەر ڕووبەری 1500 مەتر دووجا کە لە 40 ژوور و 3 حەوشەی داڵان بڕ پێگاتە بوو، ناوەندێکی دیاری سیاسی و کۆمەڵایەتی و هونەری بوو. بەڵام ئەمڕۆ لە جیاتی ڕابردووە شکۆدارەکەی بووەتە مۆڵگەی خۆڵ و خاشاک. ناوەندی بەڕێوەبردننی هۆزی جاف و ماڵی وەسمان پاشای جاف و عادیلە خانمی خێزانی بووە و لە هەمان کاتدا ماڵی پێگەیاندنی شاعیرانی وەکو تایەربەگ و ئەحمەد موختار جاف بووە و لە هەمان کاتدا بنکەیەکی گرنگی سیاسی بووە. لە کێڵگەی گەشت و کاڵی کوردستان هونەرمەندێک بە پشتبەستن بە وێنە و وەسفە مێژوویەکان بەشێک لە کۆشکەکەی بە شێوازی هونەری دروست کردووەتەوە. ئەم ماکێتە بچووکە توانیوێتی سەرنجی گەشتیاران بۆ لای خۆی ڕابکێشێت و یادەوەری ئەو سەردەمە زێڕینە لە مێشکیاندا زیندوو بکاتەوە. من هاتووم بە فیلین واتە تەپەدۆر لەگەڵ کەڵەچیم و لەگەڵ سەتەن و فۆگا چەند مادەیەک تێکەڵم کردووە. ڕواڵەتی ینی تەپەدۆرەکە فیلنەکەم پێ ڕووپۆش کردووە کە هەمان تێکسەر و مەلمەسی خشتەکە بات. ینی ئەمە وەکو دروستنی خشتە وردەکان کە لەسەری بنیاد نراوە. لە ڕاستیدا ئێمە کە گەشتیارێکی زۆر سەردانی کێڵگەی کوردستانیان ئەکرد و بە تایبەتی ئەو گەشتیارە بیانیانە یان ئەو گەشتیارانەی کە لە دەری هەڵەبجە و سەردانی کێڵگەی کوردستانیان ئەکرد، بیرمان لەوە کردەوە کە هەموو شارێ ئێستای لە ڕابردووی زۆر جوانترە، بەڵام بەداخەوە هەڵەبجە دائیمەن ڕابردووی پرسەروەری هەڵەبجە زۆر لە ئێستای جوانتر و پرشنگدارتر بووە لە بواری ڕۆشنبیری کللتوری. هەرچەندە بەڕێوەبەرایەتی شوێنەواری هەڵەبجە نەخشەی تەواوی کۆشکەکەیان پاراستووە و چەندین جار داوای بودجەیان کردووە بۆ ئاوەدانکردنەوەی، بەڵام هەموو هەوڵەکان بە پاساوی قەیرانی دارایی کۆشکەکەی بە بێنازی بەم شێوەیە هێشتووەتەوە. ئەو پرۆژەیە لەگەڵ دروستبوونی قەیرانی دارایی پرۆژەکەش وەستا بەداخەوە ینی ماوەی وەستانی پرۆژەکەش درێژەی کێشاوە. توانم بڵێم ئێستا بەشێک لەو ماوەدانی کە لەوێ ئامادەکرابوون بۆ پرۆژەکە ینی خراپبوون بە کەڵکی بەکارهێنان نایەن، ئەویش بەهۆی ئەو ماوە زۆری کە پرۆژەکە وەستاوە. لە ڕاستی ئێمە وەکو خۆمان بەردەوام لە هەوڵین بتوانین ئەو پرۆژە جێبەجێ بکەین. لەناو ئەم بێئومێدیەدا سەرمایەدارێکی هەڵەبجە بەڵێنی داوە ئەرکی بنیادنانەوەی کۆشکەکە بگرێتە ئەستۆ بە پێی زانیاریەکانی ڕێکخراوی دۆستانی هەڵەبجە کە پرۆژەکەیان پێشکەش کردووە. پرۆسەی ئامادەکاریەکان بەردەوامن، بەڵام هێشتا کاری مەیدانی دەستی پێ نەکردووە. سەرباری ئەوەی کە دروستکردنی ناوەندێکی مێژووی کولتوری و شارستانیە بۆ نەوەکانی خۆمان لە ئێستاە، لە هەمان کاتا دەبێتە ناوچەیەکی سەرنجڕاکێشان بۆ میوانانی بیانی کە سەردانی هەڵەبجە بکەن و دەبێتە ناوچەیە کە بەڕاستی شانبەشانی کە لە ساتی تراجیدیای 1970 و مۆنومنتەکە دەبێتە شوێکی تر لەو ناوچە گەشتیارانەی کە گەشتیار سەردانی دەکات. ئەم کۆشکە تەنها بینایەک نەبووە، بەڵکو لە یاداشتی گەڕیدەکانی وەک مێجەرسۆن و ئیدمۆنز و ئەوانی دیکەدا وەک مەڵبەندێکی دادوەری و دیوەخانی شاعران و ناوەندی فەرمانڕەوایی شارە زوور ناوی براوە. کۆشکێک بووە کە ڕۆژگارێک بڕیاری ئایندەی ناوچەکەی لێدراوە، بەڵام ئەمڕۆ چاوەڕێی دەستێک دەکات لەم بێنازیە ڕزگاری بکات. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.